ایوار باشه جان جنابندان و چانی من در باسی گل هواه مسرور بارزانی سردانا مال پارێزگارێ وەغارکریە هەولێرێکی و ڕاگەهاند ji destdana دکتۆر فرسەت سۆفی زیانێکە مەزن گەهاندە حکوومەتە هەرێما کوردستانê ئەڤرو چل ڕۆژیا وەغەرا پارێزگارێ هەولێرێ بوو سەرروکی حکوومەتە هەرێما کوردستانê مسرۆر بارزانی سەردانا ماڵە پارێزگارێ وەغارکریە هەولێرێکی و هەف خەمیە خوا بە ماڵباتە وی نیشاندا سەرروکی حکوومەتێ گوت ji destdana kesatiyekê jê hatî birayekê dilsûz û niştîman perwer Diktor Firsat Sofî ziyaneke mezin gehişte hikûmeta Herêma Kurdistanê. Lê helwîst û reftarên ciwanên Diktor Firsat Sofî her tim di hêşê wan da zêndî dimînin. کۆنگرێ ڕۆژنامەوانیە پۆلیسێن سلێمانیە دبینن. دادگاکراون لەوانە هەندێکیان ڕوبەڕووی سزای یاسایی بوونەتەوە و هەندێکیان بەسپاردە ئازاد کراون و چاوەڕێی دادگایکردنیانەکەن. ئامارەکان خۆشبەختانە ئەم ساڵی 2020 لە چاو ساڵی 2019 ئامارەکان بە ڕێژەیەکی بەرچاو دابەزیوە بەوەی کە بابەتەکانی تەزویرکردن 322 حاڵەتمانە بۆ 2019